ئەکادمیای تۆپیپیانێ ئەولێر بۆ ماوەی 7 ساڵە بەردەوامە لە پێگەیاندنی یاریزانان. ئەکادمیاکە لە 3 تەمووزی ساڵی 2014 دامەزراوە سەرەتا بە ستافێکی ڕاهێنەرانی ئیتاڵی دەستی بەکارەکانی کرد، بەڵام لە ماوەیەکی کورت ستافەکە هەولێریان جێهێشت. هەر بۆیە لەو کاتەوە بەڕێنەری خۆماڵی ئەکادمیاکە درێژەی باکارەکان و پێگەیاندنی ئارزومەندان داوە. چەندین یاریزان لە ئەکادمیایانەی هەولێر گەیشتۆنە تا تیپەکانی تازە پێگەیشتوان و لاوەن و پێشکەوتوانی یانەکانی خولەکانی کوردستان. ئەکادمی ساڵی 2014 دامەزرا، ئەمە ئەو کاتی هەوڵەکماندا چەند ڕاهێنەرێکی بیانی بینین، ئەوە بوو ڕێککەوتین لەگەڵ 3 ڕاهێنەری ئیتاڵی و بەرنامەکی زۆر جوانمان هەبوو. لۆی ناویشمان لێنە ئەکادمی دەمانویستی شەکەمان بە ئەکادمیانەبی بەڕاستی بەرنامەکی زۆر ڕێک و پێکماندانا بوو، بەڵام هاتنی داعش شتەکانی لەمە تێکدا ئەو ڕاهێنەرانە تەنها 6 مانگمانەوە پاشەوەی کە داعش هاتن ئەوە گەڕانەوە وڵاتی خۆیان، وڵاتی ئیتالیا. دەیان یاریزان چوینە ناشئین، چوینە شەباب، یەک دووەک چوینە خەتی کوردستان، وابزانم یەکێک لە دەوری ممتاز ئێستا ئیبراهیم گەیشتە دەوری ممتاز، یعنی ئەوانە هەمووی دەستکەوتەوە. ڕاست ساڵانە یاریزانی باش پێدەگەینیت لە دەچنە ناشین و بە ئەوکاندا دەڕۆن، بە خەتەکاندا دەڕۆن. ئەم بەڕای من هیچ ئەکادمیەک نییە ئێستا لە کوردستان، هەموو فێرگەنە، چونکە ئەکادمی ماناکەی گەورەیە. ئەم بەرنامەی ئەمە وەکو پێم گوتی بەرنامەی زۆر گەورەمان هەبوو کە ئیتاڵیەکان لێرە بوونایە زۆر شتمان لە پێش بوو بیکەین لۆی ناومە لێنە ئەکادمی، بەڵام کاوان ڕۆشنەوە ئیدی ئەوە نەما. ئێستاش ئەمە خاڵێکی گرنگەیە لەو ئەکادمی یانی وەرزشی هەولێر کاتا ئێستا نەپسراوین بە بەردەوام، ئەمە بە زستان و هاوین ئەوە 7 ساڵە بەردەوام.